والله 6 ساڵە ئەوەی خۆمان نەمان کردووە هیچ نەکریا اینجا دوای ئەوە زێراب ئەوەتانی هەمووی 50 مەترێک دوورە لە زێراب لێراوە تقریبان 100 مەترێک دوورە زێرابمان بۆ لێ نەدریاوە ئەمە جادەیە خۆمان ئینمان کردیە تێگەیشتی ئەوەش جادە قیرەکەی تازە ئەکریا هەمووی 100 مەترێکەوە دوورە لێمانەوە تێگەیشتی ئیتر داواکەین لە حکوومەتی هەرێمی کوردستان کە ئاو ڕێبات و ئالەم تۆزەکە بۆ قیر و بۆ خزمەتگوزاری و بۆ ئاوەڕۆ ئەم تۆزە جادە من خۆم ڕۆژانە 2 جارێرەوەیم 3 جارێرەوەیم جاری وایە دەبڵە تەقێ بۆڵتە تەقێ ئەو دووسایدەیش حادیسەی زۆر ڕوەداتیایە من خۆم جارێکیان وەکو خۆم تووشی حادیسە و ڕوودا بووم تایە چەند سیارەیەک و ماتۆڕ و پاس تووشی حادیسە و یانە دەزانی تیا بووە تێگەی وەکارەکەی ئەوەی شەوە چەند ساڵێکە 2-3 ساڵە تاویان نەکردەوە جادە پردەکانی ماوەبی بەسن نازانم وەکار چییە ئاسانکاری بۆ خەڵک ناگرێت قەت ئەم حکومەتە نەمبین و ئاسانکاری بۆ خەڵک بکە تێگەی لە من کۆپانایە حکومەت نییە هەمەی دا بەدەسەوە یەکتری فرۆشم بە یەکتری و تاو نابێ وەڵا ئەوە بکرێەوە زۆر باشە بۆ ئاسانکاری بۆ خەڵک بۆ ئەڵەبجە نزیکردنەوەیە لە جادێ 45 دقا بڕۆی بە 35 دقا ڕۆی وڵا داواکارەمانێ حکومەت بێ بەدەم وڵاتیانەوە چەند زستانەوە 4 زستانە بێ کە ئەم تۆزە ڕێگە 300 مەتر 200 مەتر هەرەوەندە بێ 300 مەترە بێ ئەگەر بێت تۆ کەسێکی دەوڵەمەند پارەی هەبوایە پێچێتە حکومەتی دەتوانێت چایکە ئاگینایسێکی وا بێ کە زەخەتکە لە حکومەت تێدەمەوە 6 ساڵیشە بێ کە جوسایدی هەڵەبجەی شەید بۆ سلێمانی هێرشێکە جسرێکیان بۆ نەبەسراوە تەنها یەک جسریتیایە کە ئەویش تۆزێک موادی زۆر ئەویست لەسەر جسرەکە پردی زەڵمەکە هەموو دانیشتووی خەڵکی پارێزی هەڵەبجەی شەید دەزانێت ئەو تەنها و جسرە ماوەتەوە جسران بۆ تاو ناکرێت مەسافەی ئەم ڕێگەجرە لەگەڵ ئەم نیتێرنەیە کە لێرە تا بۆ هەڵەبجەی تازە دەربەندیخانە ئەم تۆزە ڕێگەی کە خۆی بینی بە چاوی خۆ دەگەبێت و ئەم زستانی ڕابردووە بتبینیاش چەندەها جار من خۆم هاتوون شوفێر وەساوە شوفێری خۆ من کە سارەکەی سارەیەکی ژێرەکەی نزم بۆ نەیتوانێت بدە لە ئاوەکە ئێمە ئێستا لە سنووری پارێزگای هەڵەبجان 9 پرۆژەی سەرەکیمانەیە کە پرۆژەی استراتیژین هەمویان بۆ خزمەتی هاوڵاتیانە ئەوانە هەمووی ڕاگیراون خۆشبەختانە گەشتبینین لە بەروی خۆتان ئەزانە قەیرانە دارایەکان ڕوو لە نەمان ئەکات و گەشتبینیەک بە ئیدارەوە هەیە بە هیوام کابینەی نوێی حکومەت زوو دروست بێ بۆ ئەوی بتوانین ئەو پرۆژانە سەرجەمیان بخرێتەوە گەڕ ئەو پرۆژانە 9 پرۆژەیە زۆربیان هەمویان پارەکەی لەسەر پارەی پترۆ دۆلارە ئێمە لە ڕێگەی نووسینگەی جێگری سەرۆکی حکومەت بەڕێز کاقوبات بەڵێنی پێیاوین کە دوای دروست کابینەی حکومەت کە دروست بوو بتوانین ئەو پارەی پرۆژەی پترۆ دۆلارە ئیحالە بکەنە سەر پرۆژەی بودجەی پارەی ینی بودجەیەکی کە بۆی بتوانین سەر هەمویان بکەوێتە گەڕ خۆشبەختانە ئێستا ئاوڕێکی سنووقی سێبەسێمانە بوو ئەوە کەوتۆتەوە هەرێکێکە لەو پرۆژانەی کە ڕاگیراوە لایەن ئەنجومەنی وەزیران و پارەکەی پترۆ دۆلارە کەوتۆتەوە کار لە دوای ئەم وەرزی بارانبارینە دەسەکەونە بەکار.